خەڵکی کوردستان و شارقایقا زمان 14 ساڵە دانیشتی قزای سیزادەقەم و من لە قوتابخانەی ئەشکانی بنەڕەتیم کە هەر من لە تەمەنی حەمانگیەوە چاوەکانم لەدەست داوە. جیاوازی من لەگەڵ خوێندکارەکانی ترا ئەوەیە کە من بە ڕێگەی جیاز و میمۆری سەعیەکەم و بۆ تۆڕە کۆمەڵاتیەکان ئەتوانم کە بەهۆی ئایفۆن 5ەوە کە بەرنامەی ڤۆیسۆڤەری تێدایە لە ڕێگەی ئەم بەرنامەیە بتوانم کە هەموو تۆڕە کۆمەڵاتیەکان بەکاربهێنم کە ئەم بەرنامەی ئینگلیزیە و هەروەها بۆ مەبەستی سەعیکردنیش ئەگەر من جیازەکەم یان میمۆریەکەم خەلەلێکی تیا بێت ئەتوانن هاوڕەکانم هاوکاری مەکەن. زۆر سوپاسیان دەکەم کە ئەتوانن هاوکاری منەکەن و یەن بۆ ماڵمان کە ئەتوانن ئێمە لەوێ ئەوان بابەتەکە بخوێنەوە من بۆیان شارحەکەم ئەتوانن بەڵام هەم ئەوان سوودمان دەبن و هەم ئێمەش. زۆر سوپاسی بێپایانەکەم کە بێپایانی مامۆستاکان دەکەم کە ناتوانم هەرگیز چاکەی ئەوان بەمەوە چونکە ئەوان بە ڕێگەیەک و بە شێوەیەک هاوکاری منن. ئەگەر من لە بابەتێک تێنەگەم یان خەلەلێکم بۆ دروست بێ لە ڕێگەی جیازەکەمەوە بێت چ ڕۆژە سەعینەکەم ئەوان هەمیشە پاڵپشتی منن و بابەتەکان بۆ دووبارەکەنەوە. زۆر سوپاسیانەکەم پێیان بڵم زۆر خۆشێنمایشان نازیم بۆ ڕۆژانە من هیچ پاسی کتابەتم بۆ دابین نەکراوە یان شتێک تا پارەکەش یعنی هەموو جارێ دایک و باوکم ڕۆژانە بە پاسی ناومیان بۆ مەکتەبیان کاتێک ماماباری کردووە لە پۆلی شەشەمی سەرەتاییەوە کە من لەگەڵ شوان حسێنا بوو ماوەڕێم بوو. لە دوای ئەوە کە ئێمە ماماباری کرد لە پۆلی حەوتەمەوە تا هەشتەم هەموو ڕۆژێ دایک و باوکم بە پاس منیان هێناوە بۆ مەکتەب و هاتوچۆیان پێکردوون. هەرگیز ناتوانم چاکەی ئەوان بەمەوە زۆر سوپاسیانەکەم. ئێمە داواکاریمانەوەی لە پەروەردە بە ناوی هەموو نابینایانەوە کە زۆر کێشەمان بۆ دروستە بێت لە بوارەوە چونکە لە بواری ئیمتیحانی نیشتیمانی ئێستا بۆ نمونە مامۆستایەکمان بۆزانن کە هیوانەکە نیەواتە هی وەرزشە ئەو مامۆستایە ناتوانێت کەوکو پێویست تۆ تێبگەێنێت لە بابەتەکە یان کێشە بۆ دروستەکە لە خوێندنەوەیە بە تایبەتی لە بیرکاری. بۆ نمونە ئەگەر من مامۆستای کتابەتیان لەو بوارە بۆ دابین بکردمایە بیرکاریم بە هیچ شێوەی معفو ناکرد ئەمساڵ چونکە سپاس بخوازوان بڵم هەموو ساڵەکان سەم هەبووە لە بیرکاریە یان لەنەوە کەمترم نەبووە بەهۆی کە لە پەروەردە و هیچ شتێکمان بۆ دابین نەکراوە. من وام لێهات کە بیرکاری معفو بکەم چونکە بەهاڵە هاوکێشەکانە خوێنرێتەوە و کێشە بۆ دروستە بێت. پێویستە ئێمە داواکاریمانەوەیە لە تەربیەکە مامۆستای وانەکەمان بۆ دابین بکەن چونکە ئەگەر ئەو مامۆستای ئەو وانەیە نەبێت ناتوانیت تۆ بەبێ پێویست تێ بگەیت. کاتێک ئەمە لە ماڵەوە بەیەکەوە زۆر جار سەعی ئەکەین بەیەکەوە بۆ نمونە کاتێک کە ئەو ڕادیۆکەی ئەشکێت یان هیچ ناکات خەلەلێکی تایە بەیەکەوە ئەڕۆین سەعی ئەەکەن لەگەڵی. بۆ نمونە کاتێک کە ئەو کویزێکمان بێت شتێکمان بێت لە مەکتەب ئەوە ئەبێت ڕۆین بەیەکەوە سەعی بکەین. دیارە ئێمە ئەم قوتابیە یەکێکە لەو قوتابیانی کە لە ڕووی نمرە و لە ڕووی کۆمەڵەش تۆ یەکێکە لەو قوتابیانی کە پێوترێ قوتابیەکی دەگمەن لەم قوتابخانەدا چونکو بە قوتابیەکی سەرکەوتوو دادەنرێت چ لە هەسوکەوتۆ چ لەوەی کە نمرەکانی یەکێکە لەو قوتابیانی کە هەمیشە نمرەی لە 100 دانەبەزیوە. ئێمە ئەم قوتابیە 3 ساڵە لای ئێمەیە لە چەند شوێندریژە کە باسمان کردووە 3 ساڵە لای ئێمەیە لە پۆلی 7 تا پۆلی 9 هەموو نمرەکانی لە 100دایە تەنها بیرکاری نەبێ ئەویش بە گوێرەی یاسا نابیناکان ئەبەخشێن لە مادەی بیرکاریە. بەڵام ئێمە هیوادارین حکوومەتی هەرێم و ئەو لایەنە پەیوەندیدارانە ئاسانکاریان بۆ بکەن بە تایبەتی بۆ ئەم قوتابی ئێمە چونکو پێویستی بە هاوکاریە بێ لە قۆناغەکانی داهاتووە بە تایبەتی بۆ بەشی ئامادەیی. وەکو مامۆستای شانیا بە تایبەت مامۆستای کۆمەڵاتی شانیان وی کە لەبەیە لە هەموو ڕێکۆ لە دەرسەکانی کچێکی ئاقڵە و کچێکی خۆتان لەن هەرچەنە خاڵ پێداویستێکی تایبەتیشە بەڵام لە هەموو ڕۆکانە نمونەیە تەلەبەیەکی زیرەکە و هەر کاتێکیش کە پێویستی بە یارمەتی ئێمە بێ کردومانە ماوەی پێش دواتریش چەند دەرسی دواتر بەهۆی ئەوەی کە میمۆریەکەی خراپ بوو یا بەهۆی ئەوەی کە لە هاوڕەکانی کاتی ئیمتیحان بوو ناتوانێت بکەن چەند دەرسێک ساینی کردو بەڵام ئێمە هەر بۆ دەرسەکەمان بۆ دووبارە کردو و زۆرتریش کە ئەموتەوە شانیا ئەیتوانی لە دوای نمرە دەرسەکان بێتەوە. شانیا تەلەبەیەکی نمونەیە و نمرەکانشی شکر زۆر بەرزن.
كردەکان هەموو کەس زدی کوردە دائما دژی کورد هەموو کاتێ دژی کورد خەڵکی ئەژوڵێتەوە بۆ نمونە هەر کات ویستی بێتی دەوڵەتێکی سەربەخۆ بێیان بۆ نمونە کاتی ویستی کۆماری کوردستان دابمەزرێنێ لەوێ و ئێران و چەند وڵاتێکیان کرد عێراقێکیان کرد بۆ خۆیان زد یەک بوون بەڵام لەبەرەوەی کە قەومی کورد لەناوبەن ئەوانێکیان